دەموچاوم زەعیف بوو داکەوتبوو ئیتر حەزمە کرد شتێ بکەم چونکە ڕەفیقەکانمە بینی کە جوانکاری ئەکەن فیلەرەکەن و ئەم شتانە بۆ تۆکسەکەن زۆر ئەگۆڕان. ئیتر منیش حەزمە کرد بیکەم هەر لە ئینستا ئەم بینی لە فەیسبوک ئەم کەسانم ئەبینی کە ئەو فیلەر و شتیان کردبوو منیش حەزێکم هەبوو بوو ئەو شتە خۆشم دەموچاوم زەعیف بوو بۆ حەزمە کرد بیکەم. براکەشم دوو جار بۆ تۆکسی کردبوو لای دکتۆرێک ئەویش زۆر گۆڕابوویان بەس بۆ تۆکسەکە زۆر گۆڕابوو. ئیتر منیش وتم بە براکەمەوە بم حەزەکەم شتێکی وا بکەم و ئەمانە چون وەلای دکتۆرەکەی خۆی کە ئەو ئیشی لا کردبوو بەڵام زۆر گران بوو لای ئەو دراوسەیەکمان هەیە مختبەرەکەی لامانەوە ئەو دراوسەیەمان لای ئەو کردبووی جوانیش بۆیان کردبوو ئیتر منیش لەسەر دەستی ئەو وتم ئەچم بۆ لای ئەو بەڵام باشە مختبەری هەیە بەڵام کاری تەحلیلاتی فەحسی خوێنەوە شتانەیە بەڵام فیلەری شەکات یعنی زۆر کەس ئەچە بۆ لای بەڵام باشە لەکوێ ئەیکا هەر لە شوێنی کارەکەی خۆی ئەیکات بەڵام ئەبێ خۆ فیلەرەکەی بۆ بەریت. ئیتر ئەو بۆ کچەی دراوسەمان وتی لە بەقاوە کەسێک هەیە فیلەرەکە بۆ ئەهێنێت. ئیتر ڕقم وشتیە مەقسەمە لەگەڵا کرد خۆی بە 35,000 بوو فیلەرەکە بەتەنیا 10,000 گەیاندنەکەش هەموو بە 35,000 بۆ هێنامەوە فیلەرەکە بەس من وتم باشترین جۆری فیلەرم بۆ بەنە بەخسا باشترین جۆری بۆ هێنام. ئیتر کاتێکە بۆی هێنام بردم بۆ لای مختبەرەکە بۆ لای کەسەکە بۆی کردم 25,000 هەقتەسیشی لە وەرگرتم. ئیتر منیش کە ڕۆشتەوە ماڵەوە ڕۆژ بە ڕۆژ ئاستا شوێنەکە وتە خۆی پێوتم کاتە با نەترسم بەڵام سێرەکەم دو هەفتەیەک هەر چاک نابێت ڕۆشتمە بۆ لای سێری کەوتی تووشی حەساسە بووی حەب حەساسە وەرگرا حەبەکەم وەرگرت سێرەکەم کە بەکاریانم هەر چاک نابم ئازاری هەبوو کە دەستم لێ شوێنەکە ڕق بوو دیار بوو کە مەسەلەن شتێکی تیا ئیلتیهابی کردووە. ئیتر چەند مانگێک وا بووم مام لێ هاتەبوو نەمەتوانی بچمە دەرەوە شوێنەکە زۆر ئاوستا بۆ وا بێن و قۆ لە دەمما بێنی ئەو نە شوێنەکەی دیار بەس یەک لای ڕاست ئەو لای کێشەی نەبوو ئەو لای کێشەی نەبوو بچم بۆ لای دکتۆرێکی جوانکاری سێری پێوتەمە ئیلتیهابی کردووە بێ ئەنتیفیلەر بکەین و سەحبی بکەین بۆت ئەنتیفیلەری بۆ کردم زۆر سەحبی کرد بۆم بەڵام شوێنەکەی هەر چاڵایە. ئێستا دکتۆرەکە چی ئەو کەسەمە بەستم کە ئەو فیلەرەی جوانکاری بۆ کردووی چیت لێ کرد سکاڵات کرد چیت کرد لەگەڵی یەکەم جار نام بەڵام دوێکە چۆن بۆ لای دکتۆری جوانکاریەکە زانیم ئەم شتە پەیوەندی بۆ دەرزیەوە هەیە و ئەمانە ڕێک سکاڵام لێ کرد ئیتر گرتیان شوێنەکەشان پێداخست. ئێستا تەمەنەی پێش ئەو کاتێک کە فیلەرەکەت کردووە خوازی ئەروەڵە خۆزگا قەت نەمکردە یان هیچ نەبووە ڕۆشنای بۆ لای دکتۆر پارەکەم زیاتر بە لەوەی کە ئەوم لێ هات ئێستا بێ دوو قات بم بۆی دەموچاوم چاکەمەوە کە چاکیش نابێت دەموچاوم زەعیف بوو داکەوتبوو ئیتر حەزمە کرد شتێ بکەم چونکە ڕەفیقەکانمە بینی کە جوانکاری ئەکەن فیلەرەکەن و ئەم شتانە بۆ تۆکسەکەن زۆر ئەگۆڕان. ئیتر منیش حەزمە کرد بیکەم هەر لە ئینستا ئەم بینی لە فەیسبوک ئەم کەسانم ئەبینی کە ئەو فیلەر و شتیان کردبوو منیش حەزێکم هەبوو بوو ئەو شتە خۆشم دەموچاوم زەعیف بوو بۆ حەزمە کرد بیکەم. براکەشم دوو جار بۆ تۆکسی کردبوو لای دکتۆرێک ئەویش زۆر گۆڕابوویان بەس بۆ تۆکسەکە زۆر گۆڕابوو. ئیتر منیش وتم بە براکەمەوە بم حەزەکەم شتێکی وا بکەم و ئەمانە چون وەلای دکتۆرەکەی خۆی کە ئەو ئیشی لا کردبوو بەڵام زۆر گران بوو لای ئەو دراوسەیەکمان هەیە مختبەرەکەی لامانەوە ئەو دراوسەیەمان لای ئەو کردبووی جوانیش بۆیان کردبوو ئیتر منیش لەسەر دەستی ئەو وتم ئەچم بۆ لای ئەو بەڵام باشە مختبەری هەیە بەڵام کاری تەحلیلاتی فەحسی خوێنەوە شتانەیە بەڵام فیلەری شەکات یعنی زۆر کەس ئەچە بۆ لای بەڵام باشە لەکوێ ئەیکا هەر لە شوێنی کارەکەی خۆی ئەیکات بەڵام ئەبێ خۆ فیلەرەکەی بۆ بەریت. ئیتر ئەو بۆ کچەی دراوسەمان وتی لە بەقاوە کەسێک هەیە فیلەرەکە بۆ ئەهێنێت. ئیتر ڕقم وشتیە مەقسەمە لەگەڵا کرد خۆی بە 35,000 بوو فیلەرەکە بەتەنیا 10,000 گەیاندنەکەش هەموو بە 35,000 بۆ هێنامەوە فیلەرەکە بەس من وتم باشترین جۆری فیلەرم بۆ بەنە بەخسا باشترین جۆری بۆ هێنام. ئیتر کاتێکە بۆی هێنام بردم بۆ لای مختبەرەکە بۆ لای کەسەکە بۆی کردم 25,000 هەقتەسیشی لە وەرگرتم. ئیتر منیش کە ڕۆشتەوە ماڵەوە ڕۆژ بە ڕۆژ ئاستا شوێنەکە وتە خۆی پێوتم کاتە با نەترسم بەڵام سێرەکەم دو هەفتەیەک هەر چاک نابێت ڕۆشتمە بۆ لای سێری کەوتی تووشی حەساسە بووی حەب حەساسە وەرگرا حەبەکەم وەرگرت سێرەکەم کە بەکاریانم هەر چاک نابم ئازاری هەبوو کە دەستم لێ شوێنەکە ڕق بوو دیار بوو کە مەسەلەن شتێکی تیا ئیلتیهابی کردووە. ئیتر چەند مانگێک وا بووم
چەند مانگێک وا بوو مام لێ هاتەبوو نەمەتوانی بچمە دەرەوە شوێنەکە زۆر ئاوستا وەکو وا بە نقۆ لە دەمما بێانی ئەو نە شوێنەکەی دیار بەس یەک لای ڕاست ئەو لای کێشەی نەبوو ئەو لای کێشەی نەبوو بچم بۆ لای دکتۆرێکی جوانکاری سەیری بکەین و تەمە ئیلتیهابی کردووە بێ ئەنتیفیلەر بکەین و سەحبی بکەین بۆت ئەنتیفیلەری بۆ کردم جا سەحبی کرد بۆم بەڵام شوێنەکەی هەر چاڵایە. ئێستا دکتۆرەکە چی ئەو کەسە مەبەستم کە ئەو فیلەرەی جوانکاری بۆ کردووی چیت لێ کرد سکاڵات کرد چیت کرد لەگەڵی یەکەم جار نام بەڵام دوێکە چۆن بۆ لای دکتۆری جوانکاریەکە زانیم ئەم شتە پەیوەندی بۆ دەرزیەوە هەیە ئەمانە ڕێک سکاڵام لێ کرد ئیتر گرتیان شوێنەکەشان پێداخست. ئێستا تەمەنەی پێش ئەو کاتێککە فیلەرەکەت کردووە خوازیت ئەروەڵە خۆزگا قەت نەمکردە یان هیچ نەبووە بڕۆشتنای بۆ لای دکتۆر پارەکەم زیاتر بە لەوەی کە ئەوەم لێ هات ئێستا بێ دوو قات بم بۆی دەموچاوم چاکەمەوە کە چاکیش نابێت.